بە مەبەستی بەرنامەیەکی تایبەت و بەسەرکردنەوەی بەڕێوەبەرەتی پەروەردەکانی سنووری پارێزگای سلێمانی، ستافی بەرنامە سەردانی بەڕێوەبەرەتی پەروەردەی شارەزووری لە هەڵەبجەی تازە کرد. پەروەردەی شارەزوور 74 فەرمانبەر تێیدا ئیشوکارەکان بەڕێوە دەبن، بەڵام کۆی گشتی مامۆستایان و فەرمانبەران ئەگاتە 1922 کارمەند. لەم سنوورەدا 68 قوتابخانە و خوێندنگە و باخچەی ساوایان لە 45 بینا بوونیان هەیە. 3 بینای هەژدە پۆلیش کارکردن تیایدا بەهۆی قەیرانی داراییەوە وەستاوە، هەرچەند بەشی هەرە زۆریان تەواو بووە. ژمارەی قوتابیان و خوێندکارانیش لە سنووری پەروەردەی شارەزوور 20,000. ئەم بەڕێوەبەرێتیە لە چەندین بەش پێک هاتووە کە کاری مامۆستایان و فەرمانبەران و قوتابیان و خوێندکاران بە شێوەیەکی باش بەڕێ دەکەن. بەڕێوەبەرەتی پەروەردەی شارەزوور لە بەرواری مانگی 8 2007 باس و قسەی لێوە کراوە. فەرمانی ئەنجومەنی وەزیرانی بۆ دەرچوو بەکردنەوەی بەڕێوەبەرەتی پەروەردەی شارەزوور و 3 سادە کە ئەو کاتە سەر بە بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی هەڵەبجەی شەهید بووین. لە بەرواری 8 2008 براتان مامۆستا محەممەد ئەحمەد کەریم وەکو بەڕێوەبەری پەروەردەی شارەزوور دەست بەکار بووە. ئەو کاتە بەڕێوەبەرەتی پەروەردەی شارەزوور کە دروست بووە خاوەنی هیچ شتێک نەبووە، تەنانەت یەک وەرەقەی سادەی سپی فورسکابی ئەیفۆڕی پێ ئەڵێ. پاشان وردە وردە بە هەوڵ و تێکۆشانی براتان و لێپرساوی بەشەکان و ئەو کەسانەی کە مامۆستا بوون و تەنسیبمان کردوون لە ناو دیوانی پەروەردەی شارەزوور کە تازە کەوتو بۆ سەر پێخۆی، توانیمان وردە وردە ئیشوکارەکانمان جێبەجێ بکەین. لە سەرەتادا نە ژمێریاری نە تاقیکردنەوەکان نە هیچ بەشێک لە لای ئێمە نەبوو لە لای بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی هەڵەبجەی شەهید بوو. تەنها بەشە سادە و ساکارەکان بەنمونە بڵێن وەکو خۆیەتی کە پێک هاتبوو لە تەنها یەک مۆزەف و بەشەکانی تیش هەمووی مۆزەفی 2 مۆزەفەیان هەبوو، هەتا گەشتینە ئەوەی کە وردە وردە خۆمان دروست بکەین. لە ساڵی یەکەمدا توانیمان کە تاقیکردنەوەکان بێنینەوە لە هەڵەبجەی شەهید و بۆ بەڕێوەبەرەتی پەروەردەی شارەزوور و هەروەها مەلەفاتەکانیش بە هەمان شێوە، چونکە مەلەفات زۆر گرنگ بوو، هێنامانەوە بۆ پەروەردەی شارەزوور. ئەو کاتە لە خانوویەکدا بووین کە خانوویەکی یعنی بڵێن 7 ژووری 6 ژوور 7 ژووری بچکۆلانە بوو. ساڵ و نیوە 2 ساڵ زیاتر لەو خانووەدا ماینەوە، پاش ئەوەی کە بەشەکانمان فراوان بوو، ئیشوکارەکانمان زیاتر بوو، شارەزاییمان پەیدا کرد، بینایەکی گەورەترمان گرت کە پێک هاتبوو لە 2 قات بەرامبەر قایم قامێت بوو، ئەوی شەر خانووی ماڵان بوو کە ئیشوکارەکان بەرەبەرە زیاد بوون و وردەکارەکان زیاد بوو، وای لێ هات کە پێویستە بەشی خۆیەتی چەند بەشێکی لێبێتەوە، بەشی ژمێریاری چەند بەشێکی لێبێتەوە و بەشی تەکنیکی هەموو بەشەکانی بنمونە بڕوانامەکانە و بەشەکانی ترە کاروباری خوێندکارانە ئیمتیحاناتە ئەمانەیە فراوان بوون لە ژوورێکی دیاریکراوی بچکۆلانە جیان نەئەبوو. ناچار بووین چوینە قوتابخانەیەکەوە لە زەڕایەن، واتە لە ناحیە وارماوە، کە لە قانون و یاسادا نەئەکرا بینای پەروەردە کە پێویستە لە ناو قەزا بێت لە ناحیەدا بێ. مەبەستم ئەوەیە شوێنەکەمان بە پێی یاسا ڕێگەی پێ نەئەدا، چونکە پەروەردەکە پەروەردەی قەزایە ئەبێ بێتە ناو قەزا. لە ڕێگەی جەنابی قایم خامەوە ئەو کاتە بڕیاریاندا ڕەزامەندیاندا بچینە ئەو قوتابخانەوە. چوینە ئەو قوتابخانەی واتە بۆ جاری سێم گواستمانەوە، ماوەی 2 ساڵ بۆ ساڵێک ئەو قوتابخانەیەمان گرت، بەڵێ مڵکی خۆمانە، بەڵام لایەنە یاسایەکەی ڕێگر بوو لێمان
قایمقامی زۆر دەوی کاکە دەبێ بگەڕێنەوە بۆ ناو قەزا و شوێنمان نەبوو. ئەم بینایە دەستکرا بە دروستکردنی ماوەی ساڵ و نوێکی برد و پاش تەواوبوونی ئەم بینایە قوتابخانەکەمان بەجێشت و هاتینە ئەم بینا تازەیە. خۆشببختانە کۆگاکانیشی لە پاڵدایە، هەر بینای دیوانی پەروەردەنیە. کۆگاکانیش ئەو کاتە لە خانووی ناحێدا بوو، لە ناحێ چەند خانوویەکەوە کراوە بۆ بەڕێوەبەری فەرمانگەکان. کۆگاکان لە ناو یەکێ لەو خانوانەدا بوو، شوێنێکی تەسک و ئەتوانم بڵێم نەشیاو بۆ کۆگاکان. نەمانەتوانێت کە ئەیان و کتێب کتێب وەرگن حەسەی خۆمان بەنمونە بڵێن 50,000 کتێبە بە سێ وەجبە ئەمان هێنا، چونکە شوێنمان نەبوو. خۆشببختانە کۆگاکانیش هەر لەگەڵ بینایی دیوانی پەروەردە تەواو بوو. پاشان لەوێش گواستمانەوە بۆ ئێرە و لەو کاتەشەوە لێرە سابتین لە بەروی بینایەکی گەورە و بەرفراوانە هەموو کێشەکانمان چارەسەر دەکات. سنووری پەروەردەی شارەزوو کە لە سلیمانیەوە دێیت بەرە و هەڵەبجەی تازە هەر گەشتیتە ئەو دی و پردەکەی قەرەگۆل پەروەردەی شارەزوو دەست پێەکە. واتە ئەو دی و پردەکەی قەرەگۆل سەر بە پەروەردەی ڕۆژهەڵاتە، بەری ئەم بەریشی سەر بە پەروەردەی شارەزوو کە بەرەو دەربەنی خانی ژەڕوار ئەڕۆیت لە میرەدێ گوندی میرەدێ سەر بە دەربەنی خانە وەرە ئەکەوێتە ئەم دیوی سەدەکەەوە بڵێن ئەم دیوی ئاوە مەفروض بوو لە ئیداریاتە سەر بە ناحەی عربەتە، لە ئیداریاتە سەر بە ناحەیە، بەڵام لە وەکو پەروەردە سەر بە پەروەردەی دەربەندی خانە. لێریشەوە ڕێ هەتاکو و گوندی تەپی کەرم کە گەشتیتە ئەو دوو پردەکەی تەپی کەرم دەبێ بە سەی سادق، بەڵام لە تەرەفی ڕۆژ ئاواوە هەتا بناری شاخ تایبەتە بە پەروەردەی شارەزوو. لەبەری ئەم بەریشەوە هەتاکو سەر بە هەر گوندی قەڵبەزە و گوندەکانی تریش بێسەڵمێن و ئەمانە جەرداسنەوە ئەمانە هەمووی سەر بە پەروەردەی شارەزوو. ژمارەی ئەو قوتابخانە و خوێندنگایان و باخچانە چەندە لە سنووری؟ ئێمە باخچە و بە قوتابخانە بنەڕەتەکان و هەتاکو ئامادەیەکان 68 قوتابخانەین. ئەم 68 قوتابخانەیە لە 45 بینادا دەوام دەکەن، واتە وەک بینا 45 بینامان هەیە، بەڵام سێ بینای هەژدە پۆلیمان هەیە کە یەکێکیان نزیکی لە سەدا 90 تەواو بووە، بەڵام بە بۆنەی قەیرانی ئابوووریەوە نەتوانراوە تەواو بکرێ. هەتاکو ئێستا تەنها بڵێن ئەو لە سادای پاریان بۆ دابین نەکردووە کە تەواو بێ. دوانی تریشمانەیە کە لە سا 60 و لە سا 70 تەواو بووە بە هەمان شێوە، ئەوانیش هەر 80 پۆلین، واتە سێ قوتابخانە 80 پۆلی. ئەگەر بارزروفی دارایی ئەو هانە بواە ئەو قوتابخانە نەتەواو بوونایە کێشەیەکی زۆری لە کۆڵ ئێمە دەکردەوە. لەگەڵەوەدا ئێمە بە ئێستاشەوە قوتابخانەمان نییە سێدەوام بێت، قوتابخانەی سێدەوامیمان نییە، بەڵکو بگرە هەندێک قوتابخانەشمان هەیە کە یەکدەوامن، بە نمونە ئامادەی شەی سەرچڕا. هەندێک قوتابخانەی ترە کە ئەتوانرێت بە ئاسانی بکرێ بە یەکدەوام، ئەتوانێت بە ئاسانی، بەڵام لەبەر هەندێ خصوصیاتی تەوزیعی جوغرافی مامۆساکان هەندێکیان لە سلەیمانی هەندێکیان لە شوێنانی ترەوە دێن، لەبەر ئەوە کراوە بە نمونە بڵێن بەشی زانستی بەیانیان دەخوێنێ، بەشی وێژەیی نیوەڕوان دەخێنێ و یاخود پۆلی 10 و 11 بەیانیانن، پۆلی 12 نیوەڕوان و هەروە دابش کرا. ژمارەی قوتابی خوێندکارەکان چەندە؟ ژمارەی قوتابیانمان نزیکی 20,000 قوتابی خوێندکار دەبێتەوە، نزیکی 20,000 قوتابی خوێندکار دەبێتەوە. ژمارەی مامۆستایان و فەرمانبەرانمان نزیکی 1922 مامۆستا و فەرمانبەرمان هەیە، زۆرینەی زۆری بڵین مامۆستایە و بەشی بنەڕەتی 1/6، واتە دەرچووی پەیمانگاکانن. لە سەدا ئەتوانم بڵێم 35یان بە کالۆریۆسن مامۆستای ئامادەین، ئەوی تریشی فەرمانبەر و کارگوزارە، بەڵام وەکو نەقس و کەم و کورتی لە کارگوزارە ئێجگار کەم و کوڕیمان هەیە. کێشە و گرفتمان وەکو میلاک تەنها لە کارگوزارە زۆر پەرێشانی، چونکە قوتابخانەمان هەیە 1400 قوتابی هەیە، بە دوودەوام لەسەر خۆی یەک فەڕاشی هەیە. ئەم قوتابخانەیەمان هەیە لێرەدا قوتابخانەی نالی، قوتابخانەی دەرسیم، دوودەوامن لەسەر خۆیان یەک فەڕاشیان هەیە. قوتابخانەمان هەیە پاسەوانی نییە. بۆ سەبەبەکە چییە؟ سەبەکە ئەوەیە ساڵانە کۆمەڵێ لە پاسەوانەکان کۆچی دوایی دەکرێن، کۆمەڵێکی زۆریان خانە نشین دەکرێن،
کۆمەڵێکیان نەخۆش و ئیجازەی درێژخایەنیان هەیە، کۆمەڵێکیان دەبێ خزمەتیان بکەین نەک خزمەتی بکەن. چەندین نەخۆشی شەکرێ هەیە، نەخۆشی زەختی هەیە، دڵی هەیە، پاسەوانمان هەیە، کارگوزارمان هەیە کەم ئەندامە کاتی خۆی لەسەر دەمی حکوومەتی عێراقی کۆندا دامەزراوە، یعنی توانای ئیشکردنی نییە. کارەکانی کارگەڕی پەروەردەی خەزاکان خۆی لەوە بینێتەوە هاتن و ڕۆشنی فەرمانبەران، واتە ڕێکخستنی هاتن و ڕۆشنی فەرمانبەران و ئاگاداربوونی فەرمانبەران لە نەهاتن یان هەر مۆڵەتێک هەر کێشەیە کە هەیبێت وەکو تەنزیمی ناو فەرمانگا. زائیدەن کۆمەڵێک بەشی بچکۆلەی لە خۆ گرتووە هۆ بە بڵێن وەک سەرپەرشتیکردنی ئەرشیفەکانی پەروەردەی شارەزور، ئەرشیفەکانی دیوانی پەروەردە، زایدەن هاتن و ڕۆشتن واتە سادیرە و واریدە و وەرگرتنی ئەو قوتابیانەی کە ساڵانە مەشقەکەن واتە مەشقی هاوینە ئەنجامەدەن. زایدەن دابشکردنی سوتەمەنی بەسەر هەموو قوتابخانەکانی سنووری پەروەردەی شارەزورە ساڵانە کە ئەمە بە لیژنە دەبێت، واتە هەموو ساڵێک لیژنەیەک دروست دەکرێت بۆ وەرگرتن و دابشکردنی سەرجەم نەوتی قوتابخانەکانی سنووری پەروەردەی شارەزور و سەرپەرشتیکردنی ئەو ئۆتۆمبیلانەی لە ناو دیوانی پەروەردەدا هەیە هەر لەلایەن کارگەڕیوە دەبێت. ژمارەی کارمەندەکانمان 74 کارمەندمان هەیە. بە شێوەیەکی گشتی ئێستا و گرفتانەی کە ڕوبەڕوویە بەشەی ئەمە دەبێتەوە ئەوەیە سەرجەم پێداویستیەکانی دیوانی پەروەردەی شارەزور لە قیرتاسێ و زائیدەن ممتەلەکاتەکانی تر وەک کۆمپیوتەر و ئیسیساخ و ئەو شتانی کە پێویستە لەناو هەر فەرمانگەیەکە هەبێ هەندێک جار ئێستا بەهۆی نەبوونی دارایی و نەبوونی بەهۆی ئەم کێشە دارایی کە دروست بووە لە ئەم قەیرانەی کە دروست بووە لە هەرێمە هەندێک جار بەشێک داوای شتێکەکە کە پێویستێتی هەیبێ، بەڵام ئێمە توانای دابینکردنیمان نییە. دەبێت کارگەڕی هەستێ بە دابشکردنی سەرجەم پێداویستیەکان بۆ هەموو بەشەکان. ئێستا جاری وا هەیە هەر لە قیرتاسێشە کەمی وەرەقە، کەمی قەڵەم، کەمی ئەو پێداویستانەی کە بەشەکان پێویستیانە ڕوبەڕوومان دەبێتەوە، چونکە توانای دابینکردنی ئەو شتانەمان نییە بەهۆی ئەم قەیرانەوە کە دروست بووە. ئێمە بەشی خۆیەتی میلاکات لە هۆبەی خۆیەتی میلاکات لە پەروەردەی شارەزور پێکهاتوین لە چەند هۆبەیەکی بچووکتر دۆسیەکان سەرموچە و بەرزەموچە خۆی فەرمانبەران خۆی ئامادەی خۆی بنەڕەت و زائیدەن میلاکاتیش. ئێمە ڕۆژانە ئەوکو هەموو فەرمانگە ئاسایەکانی تر ڕۆژانە 8 و 20 دقە 25 دقەی نەدەوامی خۆمان تا کۆتایی داوام لێرە بین. لەم بارە هەموارەش بەشی هۆبەی خۆیەتی لە پەروەردەی شارەزور داوامی خۆمان ڕێکوپێکی کردووە. ئیشەکانمان ڕۆژانە ئەلەم کاتەیە ئیشی مۆڵەت پێدانی مامۆسای هەموو جۆرە مۆڵەتەکان و پەیوەندیکردنیان و نردنیان بۆ یەکەی سەرپەرشتیاری بۆی لێەوە شوێنیان بۆ دیاری بکرێ و دابنێنەوە لە قوتابخانە خوێندنگاکان و هەروەها پشتگیریکردن بۆ لایانی پەیوەندیدار بۆ مامۆسایان و فەرمانبەرانی سنووری بەڕێوەبەرێتیمان و هەروەها لە هەموو لیژنەکانە بەشدارین وەکو لیژنەی لێکۆڵینەوە، لیژنەی بەدواداچوون، لیژنەی ئیداری کە دروست دەکرێت لەسەر قوتابخانە و خوێندنگاکان و ڕایکردنی کاروباری مامۆسایان و فەرمانبەرانی سنووری هەموو پەروەردەی شارەزور. هەر کارێکی مامۆسا هەبێ پەیوەندی بە خۆیەتیوە هەیە و فەرمانبەرانی ناو دیوان پەیوەندیان بە کاریگەڕی هەیە. بەدەر لە فەرمانبەرانی ناو دیوان فەرمانبەران و مامۆسایانی سەرجەم قوتابخانەکان پەیوەندیان بە خۆیەتیوە هەیە. تر هەر ئیشێکیان هەبێ لە مۆڵەت، لە سوپاس، لە سزا، لە کارکەنارکردن، لە دامەزراندنی مامۆسا، لە مامۆسای گرێبەست، لە گواستنەوەی مامۆسا لە شوێنێک بۆ شوێنێک، ئەمانە هەمووی ڕاستەخۆ پەیوەندی بە بەشی خۆیەتیوە هەیە، بەشەکەی بنەوە هەیە.
سەرەتا بەخێر بێن سەر چاو ئەکتان کێشاوە ئێمە پەروەردەی شارەزوو کە لە 2007 بۆ هەشتەوە دامەزراوە پەروەردەکەمان هەموو بەشی ئیشوکاری خوێندکاران و قوتابیان هەمووی لەخۆگرێت تەمان ئەم لەقانەکە کراوەتەوە لە گشتێکەوە بۆ ئاسانکاری ئیشوکاری قوتابیان و خوێندکارانە بەشی ئەمەش بەشی تەکنیکی کە بەشێکی سەرەکیە لە پەروەردە و زۆر ئەرکێکەکەوێتە سەر چونکە سێ هۆبەی لێ ئەبێتەوە بەشی تەکنیکی یەکەم بەشی تاقیکردنەوەکانن کە بەشێکی زۆر حساس و گرنگە هەموو تاقیکردنەوەکان لەخۆگرێت تاقیکردنەوەی پۆلە ناکۆتایەکانمان هەیە لەگەڵ تاقیکردنەوە گشتەکانە تاقیکردنەوە گشتەکان پۆلی 12 ئامادەیە بە زانستی وێژەیەوە کە ئێستا بۆ من پۆلی 12 ئیسلامیش هەر هاتووەتە سەر پەروەردەی بۆ بە سەر بە پەروەردە لەگەڵ تاقیکردنەوەی نیشتیمانی پۆلی نۆی بناڕەت تاقیکردنەوەکانی ئیشوکاریان زۆرە بۆ نمونە ئێستا بە تایبەتی هەمووی بۆ بە داتابیس خوێندکارانی پۆلی 12 ئامادەی بە هەردوو بەشەکەیەوە لەگەڵ قوتابیانی پۆلی نۆی بناڕەت ئێستا بە سیستەمی داتابیسە لە ئەنتەرنێت داخڵەکرێت و لە وەزارەتەوە ڕاستەوخۆ ئەم نمرانە کە لێرە داخڵەکرێت لە مەکتەبەکە داخڵەکرێت ئێمە توانین بۆ ببینین و وردبینیکەین یوزەر و پاسۆری تایبەتی خۆی هەیە و بە هەمان شێوە لە وەزارەتی شەو لە هەر شوێنێک کە بیاوێت ئەنتەرنێتی لێبێت و یوزەر و پاسۆردی پێ بێت توانێت سەری نمرەکەی خۆی بکە و نمرەکانی ڕاکێشێ و هەر ئیشوکارێکی هەبێت بە ئەو نمرانە بەبێ کێشەیشەکانی خۆی پێ ڕایەکات و بەشی دووەمان پێگەیە هۆبەی دووەم لە هۆبەی بڕوانامەکانی تر بە هەموو قۆناغەکانەوە بڕوانامە لەخۆوە گرێت نمونە لە هەر لە یەکی سەرەتاییەوە هەتا 12 کە تەلەبەکە سەر بە پەروەردە بێت کە پۆلی 12 تەواو کرد ئیتر لەسەر میلاکی پەروەردە نامێنێ بێ میلاکی پەیمانگا و زانکۆکان بڕوانامەکان ئەدرێ بە ئەو قوتابی خوێندکارانەی بە تایبەتی کە پۆلی 9 تەواوەکەن لای ئێمە زۆر بڕوانامە بنەوە پۆلە ناکۆتایەکانیش بە مەبەستی گواستنەوە لە خوێندنگایەک بۆ خوێندنگایەکی تریان لە قوتابخانەیە بە قوتابخانەیەکی ترەوە بە پێچەوانەوە لە نێوان پەروەردەکانە ئەگەر گواستنەوەکان لە نێوان لە سنووری پەروەردەی گشتیا بێت لە لقەکانی پەروەردە ترکە سەر بە پەروەردەی گشتین ئێمە ڕاستەوخۆ ئینێنین بۆ پەروەردەکان و پێویست ناکات بچێتە گشتێکەوە بۆ هەمانشێ بەڵام ئەگەر لە گواستنەوەکە لە نێوان پارێزگاکان ناوێ پەروەردەی پارێزگاکان پێویستە لە پەروەردەی لقەکانەوە نووسرا و بەرز بکرێتەوە بۆ پەروەردەی گشتی پارێزگاکان و لەوێشەوە ئاراستەی پارێزگاکەی تر بکرێت هۆبەی سێمان هۆبەی خوێندکارانە هۆبەی خوێندکاران ئەمە کێشەی چارەسەرکردنی کێشەی خوێندکارانە و ئیشوکارەکانیان ئەو ئیشوکارانەی کە لەخۆوە گرێ خوێندکاران بە تایبەتی پشگیری خوێندکاران زۆر دەورە بینێ لە ئێستاە ئەو خوێندکارانە ئەو قوتابیانەی کەوا لە خوێندن لە ماوەی خوێندندان باوکیان بوون لە هەر دایرەیەک بێت لە هەر جێگایەک بێت کە کارمەندە فەرمانبەرە ساڵانە داوای پشگیری لەکرێت لە مانگی 12 ئێمەش ئەو پشگیریانە پێویستە لە قوتابخانەیە لە خوێندنگاکانیەوە بە نووسراوێکی فەرمی ئاراستەمان بکرێت بە مۆر و واژووی بەڕێوبەرەوە لێرەشەوە ئەکرێ بە نووسراوێکی فەرمی بۆ ئەو فەرمانگە و ئەو شوێنەی کە پێویستیان پێبێت ئەمە تەنها بۆ مەسلەی بۆنمونە معاشاتە بۆ نمونە موچەی باوکی کە پێویست تا 4 منداڵی بۆ حسابەکرێت ئەگەر قوتابی خوێندکار بێت لێرەوە پشگیریەکرێت و ئاراستەی شوێنەکانەکرێت یان ئەو خوێندکارێک ئەگەر کێشەیەکی هەبێت کێشەکەی مەکتەب بێ بۆ نمونە کێشەیەک ڕووبا لێرە لیژنەی تایبەتیمانەیە جگەل لە لیژنەی ئەنزیباتی خوێندکاران لە بەشی تەکنیکی هۆبەی خوێندکاران زۆر هەوڵە درێت کێشەکان بچووک بکرێتەوە ئەگەر هەبێت لە بەرژەوەندی هەردوو لاژ ببوون منە مامۆستا خوێندکار ئەگەر کێشەیە کە ڕوودا زۆر جار شت ڕوویە تەمان کێشەکان چارەسەر کرێتەوە و تا ئێستا هیچ کێشەیەکمان نەبووە منە زۆر بڵاو بێتەوە بە شێوەیەکەوە کە چارەسەر نەکرێت ئێمە وەکوەکەی چالاکی وەرچی دەوانی پەروەردەی شارەزوور لە سەرەتای دروستبوونمان تاوەکو ئێستا بەردەوام پێشەنگی کار و چالاکان بووین و بە شاهدی بەڕێوەبەرایەتی چالاکی وەرچی دەوانی لە سلێمانی کە شایەتی ئەومان بۆ دەن کە ئێمە پێشەنگ بین لە کار و چالاکانە بەڵام بەهۆی ئەم قەیران و ئەم منەوە ئێمە لە 2014 تا ئێستا کار و چالاکیمان ڕاوەساندووە نەمانتوانی هیچ کار و چالاکی ئەنجام بدەین بەڵام ئەم ساڵ بەشداری پاڵەوانێتی تۆیبالی پەروەردەکانمان کرد لە سلێمانی هەرچەند لە کاتی دەوامان نەبوو بایکۆت بوو خوێندکارمان بۆ کۆنا بووەوە چۆنە بێک بە هەوڵ و ماندووبوونی ئەستافی یەکەی چالاکی وەرچی داین توانیمان بەشداری بکەین لەو پاڵەوانەتیا و بەشداری بکەین لەو پاڵەوانەتیا و توانیمان بگەینە چوارگۆشەی زێڕین هەرچەند بە هەشت ناڵە بەشداریمان کرد ئێمە سوپاس بەخوا
سەرکەوتی بۆ چاکۆشی زێرین تر لەوە شان نەمانتوانی بگەینە یاری کۆتایی. نزیکەی 2050 منتەسیبمانەیە تقریبان 163 کەسیان گرێبەستن 1794 میلاکن ئێمە ڕۆژانە موچە مانگانە موچەیە بەسنێ و ئەمرانەی ڕۆژانە ئەو مامۆسایانە کە مۆڵەتەکەن مۆڵەتەکان زۆرن مۆڵەتی مناڵبوونە دایکایەتیە مۆڵەتی درێژخانە مۆڵەتی حەجە بە پێی جۆری مۆڵەتەکە لێبڕنیان بۆکەین ئەمرەکانیش لە خۆیەتیوەیە بۆمان هەفتانە هەموو پێنجشەمەیە ئەمرەکان لە خۆیەتوێنەوە بۆ ژمێراری موچە ئێمەش بە پێی ئەمرەکان کاری لەسەرەکەین بەشەکەمان لە حەو ڕێخەر و لە پسای هۆبەکە هاتووە ینی 8 نەفەرین وەکو کێشەمان نییە نا بەس هەنێ جاری وایە ئەمرەکان ئیشان لە سەرەکەی مامۆساکان لە بڕینەکانن تێناگەن جاری وایە ئەمرەکە درەنگێت بوونە مۆڵەتی مناڵبوونە ئەمرەکە درەنگێت کاتی لێ بڕێ موچەکە فەرقەکە کاتی فەرق سەردانی هۆبەی موچەیەکەن بۆیان ڕوونەکەین و حاڵێ بن